بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش من ئەحمە ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. ماوەیە کە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان حزب و لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگاتە ئاستێک کە قسە لەسەر دوو ئیداری و شەڕی ناوخۆ کرێ. ئەمە پێشاتێکە کە هیچ یەکێک لە ئێمە خۆزگەی بۆ ناخوازین، بەڵام بە پێی تێپەڕاندنی ئەو بارودۆخ و ئەو بارگرژیانی کە هاتووەتە پێشەوە دۆخەکە ئاڵۆسرە بێ، بارگرژیەکان زیاترە بن، دووری نێوان یەکێتی و پارتی کەلێنەکە فراوانترە بێ. ئەمە کاریگەری کردووەتە سەر سایکلۆجیایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، کاریگەری لەسەر پرسە ڕەواکانی خەڵکی کوردستانەیە کە لە ئێسادا پرسە نەتەوەی نیشتیمانیەکانە، پرسی خاکە کە کەرکووک و ناوچە جێناوکانە و هەروەها مەسەلەی شەڕی بژێوی خەڵکی کوردستانە لە بەغدای پایتەخت. ئەمانە هەمووی بەشێکن و بوونەتە مایی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە مەترسیەوە لی بڕوان و ببێتە مایی ئەوەی کە نەتواندرێ وەکو پێویست داکۆچی لەو مافە ڕەوایانەی خەڵکی کوردستان بکرێ کە لە ماوەی ڕابردوودا ئەمان کە لە بەغدا شەڕ لەسەر دەستکەوت و مافەڕاوەکانی خەڵکی کوردستانە کرا بە پێچوانەوە ئێستا خۆمان بووینەتە فاکتەری ئەوەی کە ئەو پرسانە پاشەخشێ بکە و نەتوانین لە کات و ساتی خۆیان بەرگریان لێ بکەین. و پرسیاری جدی ئەوەیە کە چی بکرێت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەوە، ئەم دۆخە تاکەی دەخایانیەوە چی وای کردووە کە بە تایبەتی دوو پێکهێنەری سەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی پەیوەندیەکانیان بگاتە ئەم ئاستە کە نەتوانن پێکەوە دانیشن بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەور و بابەتانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فایا گوڵپی پزیشک و سیاست مەدارمان کردووە. کات دکتۆرم کاتت باش. ژیانت باش، بەخێر بن سەر چاو. سەرەتا پێم باشە ینی لە دیدی ئێوە دۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆنە بینن، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابوووریەوە. بەڵێ سوپاسانەکەم، بەخێر بێن سەر چاو. سەرەتا من داوای لێبوردن لە بینەرانی خۆشەویست دەکەم لە برۆی عینەکی ڕەش لە چاومایە، ئەویش بەهۆی هینێکی حاڵەتێکی تەندروستیەوە کە بۆ ماوەیەکی کورد لەوانێ ماوەی چەند هەفتەیەکی کە بخایەنە عینەکی ڕەش لە چاوەکەم. هیوای سەلامەتی بۆ خۆش. زۆر سوپاس. بەڕاستی لەم ڕۆی هەرێمی کوردستاندا چەند کێشەیەکمان هەیە. کێشەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ، کێشەی نێوان حکوومەتی هەرێم و دەسەڵاتی باوڕێن هەرێمی کوردستان بە حکوومەت و بە حیزبەکانەوە لەگەڵ خەڵکە، و کێشەی نێوان حیزبە دەسەڵاتدارەکانیش بە تایبەتی پارتی وێکێتی. بە قەناعەتی من خەریکە ئەو کێشانەی کە لەگەڵ عێراقا هەمانە بەرەو چارەسەری ئەڕۆن، بە تایبەتی دوای ئەوەی کە دادگای عێراق، دادگای باڵای عێراق هەندێک بڕیاریدا بۆ سنووردارکردنی سەرکێشیەکانی هەرێمی کوردستان، و ئەو دادگای پاریسیش بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان دەوڵەتان ئەویش بڕیارێکی تریدا بۆ لەسەر هەناردەکردنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ. ئەمە وای کرد کە ڕەوڕەوەی یان سکەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بکەونە سەر سکەی سروشتی خۆیان، ینی بەرەو باشی بڕۆن، و خەڵکیش تۆزێ ئومێدی هەیە بەوەی کە ئەو کێشانەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی بە تایبەتی کێشە ئابوووریەکان بەرەو چارەسەری بڕوە. بەڵام لە هەمان کاتدا سیرەکەین کێشەکانی نێوان پارتی وێکێتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزی ئەڕۆ، بۆنی شەڕی لێدێ، بۆنی خوێنی لێدێ، کۆمەڵێ ڕوو یعنی ئێوەش هەست بەو مەترسیاکە. بەڵێ لە ماوەی ڕابردووە کۆمەڵێ ڕوودا و هاتنە پێشەوە، ینی بینیمان کە حیزبەکان لەسەر ئەو ڕووداوانە بۆ چۆنی جیاوازیان هەیە، بۆ چۆنێکی یەکگرتویان نیە. من نمونەی
کەوتنە خوارەوەی فڕۆکە هەلیکۆپتەرەکان ئەەکەم و سزادانی مەتاری سلێمانی ئەوانە ینی بە هەر شێوەیەک بێت ئەو فڕۆکانە کە درابوون بە قەسەدا هەر کەسێک دابێتی یەکێتی دابێتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە ئاگاداری هاوپەیمانان بووە بۆچیش دراوە بۆ نەدراوە تورکای پێ قەسف بکرێ پارتی پێ قەسف بکرێ بۆ دراوە دژی داعش بەکاری بێنین کە بە حساب دژمنی هەموو میلەتانە دژمنی حکوومەتی هەرێمی کوردستان دژمنی پارتی دیموکراتی کوردستانە دژمنی تورکیای و تا کۆتایی بەڵام کەشتێکی وان ڕوویدا یەکگرتوو نەبوون بەداخەوە یانی ئەوایە لەو حاڵەتانە حکوومەتی هەرێمی کوردستان یەک هەوڵوێستی هەبوایە کە ئەم فڕۆکانە بۆ ئەوە بەکار هاتوون کە داعشی پێ لە ناو ببرێ سەرکوت بکرێ نابێ حکوومەتی تورکیا هەڵوێستێکی وای هەبێ ئەگینا گومانەخرێتە سەر سیاسەتی تورکیا بەڵام وانە بوو بۆ نمونە ڕووداوەکانی تر کۆمەڵێش دەبینی لە ڕۆژانی ڕابردووە تەقەکردن و اختیالات چ لە ساڵی ڕابردووە چ ئەم ساڵ بوو ئەوانە ینی شتەکان پێ ئەوەی کە لێکۆڕینەوەی لەسەر بکرێ یەکسەر لە هەر شوێنێک ڕووداوەکە ڕوویدابێ یان هەر تەرەفێکی پێوە متتەهەم کرابێ لایەنەکەی کە ئەبێتە هێزێکی دژبەر باشە ئەگەر ئەو لایەنەش لەسەر حەق بێ چەند ئەوەیە بەڵام حەقیقەتەن ئەبواە پارتیوێکێتی بە ناوی خۆیانەوە قسەیان نەکردایە بە ناوی حکوومەتەوە قسەیان کردایە بە ناوی یاساوە قسەیان بکردایە بۆ ئەوەی ئەو کێشانە نەبن بە کێشەی حیزبی و ململانی حیزبی و ملمانی حیزبەکە بگاتە ئاستێک کە ئێستا باسی دوو ئیدارەیی ئەکرێ باسی شەڕی ناوخۆ ئەکرێ هەندێک باسی تر لە وابەتانە بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە کە وەکو کورد لە باشووری کوردستان ئەو خەبات و تێکۆشانەی کە کردومانە لە ڕابردووە قوربانەیەکی زۆر بووە و لە خەبات و تێکۆشانەکەشمان هەڵەی گەورەی استراتیژیمان کردووە یەکێ لە هەڵە استراتیژیەکان شەڕی ناوخۆ بووە یعنی من باسی شەڕی ناوخۆم کردووە بە چوار خولی شەڕی ناوخۆمان کردووە نابێتە شەڕی ناوخۆ بکەینەوە چونکە شەڕی ناوخۆ ینی کوشتنی خۆمان کوشتنی لاوازکردنی ئەو حیزبانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە وێرانکردنی ئابووری کوردستان بێهیوابوونی خەڵک دوورکەوتنەوە لە ناسنامەی نەتەوەی و نیشتمانی خەڵک لە ناوچوونی قەوارەکە بەڵە قەوارەکەش بەو شێوەیە کە هەیە لەسەرمان وەستاون لە هەندێک شوێنە لە هەندێک وێزگا کە کێشە هەبووە لە هەرێمی کوردستانە ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان لایە بەشێکی کوردستانیان داگیر کردووە مافی کورد نادەن لە وڵاتانە زۆر هەوڵیان داوە ئەم مافانەی ئێمە کە دەستوری عراق گەرنتی کردووە لە دەستورە هەڵی وەشێننەوە کۆتایی بەو بەرگە دەستوریانە بێنن بۆی کورد هیچ مافێکی نەبێ و عراق بێتە عراقێکی مرکزی فیدراڵی نەبێ هەرێمی کوردستانی فیدراڵ نەبێنێ لەبەرەوە ئەم کێشانەی خۆمان لە هەموو ڕوویەوەکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە زەرری تیاکەین بۆیە نابێ ئەو بەرپرسانەی کە دەسەڵاتیان بەدەستە بڕیار بەدەست ئەوانە جوڵەی وا بکەن یا بڕیاری وا بدەن یا قسەی وا بکەن کە وەزعی کورد لە باشووری کوردستان هێندەی تر خراپ بکەن کاک دکتۆریان ئەمێ سەرنجە بۆ شێ ڕاکێشم ئەم بەرگریژەی نێوانی یەکێتی و پارتی یەکێتی دەڵێت بۆیە ئێمە بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانمان کردو ئەو مووقیفەمان وەرگرتووە لەبەرەوەی سزای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی ئەدرێمە تا چەند ڕاستە لە واقعەوە نزیکە من خۆی سزادان هەمووی سزا یەکتریەدەن پێشتریش ئەوەی دەسەڵاتی بەدەست بێ ئەوەی زۆرتر دەسەڵاتی ئابووری و سیاسی و ئیداری بەدەست بێ هەوڵەدا ڕکەبەرەکەی خۆی سزابدا بۆی بپوکێتەوە بۆی هێزی نەبێ من پێشتر لە ئیداری سلێمانی ماوەیەکی زۆر بەدەست یەکێتیەوە بوو ئەو تەکەتولانەی لە ناو یەکێتیا بوو سزا یەکتریانەدا جاری وا هەبوو وەزیرێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی هێنا جێبەجێکە ئەندامێکی مەکتەبی سیاسی بەرپرسێکی باڵا کە لەو دەستی زیاتر ئەڕۆیشت نەیەهێش پرۆژەکە جێبەجێ بکرد ئەمە کێ سزادرا سلێمانی سزادرا شارەکە سزادرا هەڵەبجە سزادرا یعنی بە زۆر شێوە لە ململانی ناوخۆیە چ لە ناو حیزبەکە خۆیان بوو بێت چ لە بینی دوو حیزبا بوو بێ ئەو شوێنەی کە
دەسەڵاتی حیزبێکی تیا زۆرترە تا ئەویکە سزادراوە. من داتام لە بەردەسانیە، بەڵام کە ئەم شتە بازەکەن بەلامەوە غەریب نییە. بۆ نمونە بەسیترین شت لە مەسلەی سزادانی فڕۆکەخانەی سلێمانی وایە حکوومەتی هەرێم هەڵوێستی بەو شێوەیە نەبووە، ئەبواە پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی بەو شێوەیە نەبووە، ئەبواە لەگەڵ نەبوونایە، دژ بوونایە، یعنی کاری دیبلۆماسییان بکردایە، لەگەڵ تورکیا قسەیان بکردایە، تەنیا سلێمانی و حکوومەتی هەرێمی لۆکاڵی سلێمانی و حیزبی دەسەڵاتداری سلێمانی ئیشیان نەکرای، وای پێکەوە هەموو ئیشیان بکردایە، بۆی تورکیا سزای سەر فڕۆکەخانەی سلێمانی نەدا یا سزاکە هەڵوەشێنێتەوە، بەڵام بینیمان وان نەبوو. ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆی هاوبەشیکردن لە سزادانی سلێمانیا. و قەنەعەتم وایە ئەگەر حیزبی بەرامبەریش هەر کاتێک لە ڕابردووە یا لە ئایندا توانای هەبێت هەوڵەدا سزای بەرامبەرەکەی بە شێوەیەکی کە لەم ڕۆژانە بینیمان شتێکی زۆر ناخۆش بوو، بەنسبەت منەوە زۆر ناخۆش بوو. ینی لە سلێمانی کە پارەکەم بوو لە بانقەکانە موچەی ئەو پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان و ئەوانیان خانوشینەکان ڕاگرت، لەو لاش ئەوانینەکانی شۆڕشی نوێیان ڕاگرت لە هەولێر و دۆکوانە. بەڕاستی ئەمە ینی ئەمە سیاسەتێکی مناڵانەیە، سیاسەتێکی زۆر حیزبایەتی تەسکە، سیاسەتێکی نانەتەوەییە. ئێمە چۆن ئەم قۆناغە تێپەڕێنی بەوادری شەڕی ناوخۆیە، ئەمە شەڕی ناوخۆیە، بەڵام ئێمە تووشی لادانی سیاسی بووین، لادان لە هێڵەنەتەوەیەکان، لادان لە سیاسەتێکی یاسایی دەستوری دیموکراتی. ئێمە لە دوای تا ڕاپەڕین حیزب هەموو شتێک بووە، هێزی سەربازی هەبووە، دادگای هەبووە، کێشەی کۆمەڵایەتی چارەسەر کردووە، ئابووری بەدەست حیزب بووە، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بووینە خاوەنی دام و دەستگای دەوڵەت، خاوەنی حکوومەتمان هەیە، پەرلەمانمان هەیە، دەسەڵاتی دادوەریمان هەیە، بازرگانمان هەیە کە ئابووری بەڕێوە ببەن و کۆتایی، بەڵام بەداخەوە لادانەکە ئەوەیە کە حیزب کۆنتترۆڵی هەموو بوارەکانی ژیانی کردووە. لە باتیەوەی کێشەکانمان بە ڕێگەی بزانین ئەو کێشانەی کە دەستور ڕێگەی پێنایە نەیکەین، ئەو کێشانەی کە یاسا ڕێگەی پێنایە نەیکەین، سیرەکەین ئەو کێشانە بەو شتانە چارەسەر ناکەین بە عقلیەتی حیزبی، بە عقلیەتی با بڵێن خێڵێکی تا کۆتایی. ئێمە ئەبێ حیزب بچووک بکەینەوە، حیزب زۆر گەورە بووە، وەکو ئەشدیهای لێ هاتووە، حیزبێنە کاکە ئەم حیزبانە بۆچی دروست بوون؟ بۆی کێشەی میلەتەکە چارەسەرکەن، کەچی ئێستا وانە ئەم حیزبانە ئەمەندە کێشەیان دروست کردووە، ینی میلەت پێی چارەسەر ناکرێ، ئەم حیزبانە کێشەی زۆر بۆ میلەت دروستەکەن. ینی لە هەموو وڵات ئێستا تۆ چاودێری عراق بکە، عراقیەکانیش ینی کە دوای ئێمە حکوومەتی کۆنی سەدامیان ڕۆخان و ئەزمونیان لە ئێمە کەمترە، هەندێک گۆڕانکاریان بەسەر هاتووە لە ڕووی مەسەلەی حیزبایەتیەوە. ینی چەندان کەس بوونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران، هەر یەکی لە بنەماڵەیەکە، چەندان کەس بوونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆربیان حیزبی نین، یا سەرۆکی حیزب نین، یا کوڕی سەرکردە و سکرتێر و سرۆگ نین. باشە بۆ ئەوانم گۆڕانکاریان کرد و ئەوان زۆربەی ئیشەکانیان لە ڕێگەی حکوومەتەوەکەن، نە لە ڕێگەی حیزبەوە. لە کاتی هەڵبژاردنەکانە حیزبەکان دێنە مەیدان، دوایی کە هەڵبژاردنەکە تەواو بوو ئیتر حکوومەتە، ئیتر دەسەڵاتی دادوەری هەیە، ئیتر پەرلەمان هەیە. ئێمە پێویستمان بەوە هەیە واز لە دەمارگیری حیزبی بێنین، بیر لە کێشە نەتەوەیەکانمان بکەینەوە، بیر لە کێشەی خەڵک بکەینەوە، کەنان و ئازادی ئەوێ بە گوێرەی پێوانە دیموکراتیەکان هەڵس و کەوت لەگەڵ یەکترا و لەگەڵ خەڵکا بکەین. وڵاتێکی وەکو ئەمریکا کە هاتوو عراقی ڕوخانوە، لەو کاتەوە لە کوردستانە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبووە. ئەمریکا زۆر بەلایەوە گرنگە کە کوردستان ئارامی بەخۆیەوە ببینێ. کوردستان چۆن ئارامی بەخۆیەوە ببینێ؟ هەندێک پێشنیاری هەیە. یەکێک لە پێشنیارەکانی ئەوەیە کە سوپای خۆتان ڕێکخەنەوە. لە هەر وڵاتێکە دوو سوپا هەبوو ئەگەری شەڕبوو نەرەیە. سەیری سوودان کە ئێستا لێرە بۆچی ئەو شەڕە ناوخۆیە هەیە؟ لەبەری دوو هێزی عسکەریان هەیە. ئەمانەی ئێمە لەوەتی هەن لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە ئەمریکەکان داوامان لێەکەن کە هێزی پێشمەرگە بکەین، هێزێکی نیشتمانی، دەستگای پاراستن و زانیاری یەکخینەوە، ئاسایش یەکخین،
ئێمە نیکەن ئێمە چی دروزە بێ هەم بێبڕوایی خەڵک بەم هێزە سیاسیانە کە ئەمانە حیزبیەکی نەتەوەیی نین حیزبێکی خێڵەکین حیزبەکان خزمەتی ئەجندایەکی تایبەت دەکەن کە کۆمەڵێ عەشرەت بەسەریانەوە زاڵن و دوایەوە ئەو پەیوەندیانیان کە لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکانە هەیە ئێمە ئەگەر بەگوێی ئەمریکا بکەین بۆ نمونە زەرێک ناکەین زەرەر ناکەین ئەو شتانەی کە ئەمریکا ئەڵێ ئەمەی باشە ئەمریکا لەگەڵەوە نییە کە فیدراڵیەتی عراق کۆتایی پێبێت و هەرێمی فیدراڵ هەرێمی کوردستان نەمێنێ ئەمریکا لەگەڵەوە ئەڵێ عراقێکی دیموکرات هەرێمێکی فیدراڵی بەهێز هەرێمی کوردستانی فیدراڵی بەهێز ئێ باش ئەمە بەچیە بێ تۆ بێ ئاگار لەم هێزە سیاسیە بێ کە ئەمڕۆ هێزێکی باڵادەستی جیهانە دەستی ئەڕوا وان نەکا کە لێمان عادز بێ ماندوو بێ لێمان ئەو پشتیوانی و داکۆکی کە هەیە لێمانەکە پاشەکشەی پێ بکە وازمان لێبێنەوەکو چۆن لە ئەفغانستان پاشەکشەی کرد و ئێمەش بەرەو ئەو بارودۆخە بچین کە چاوەڕوانمانەکە ئەمانە هەمووی گرنگە ینی حیزب بچووک بکەینەوە گرنگی بە پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری ئەوانە بدەین دۆستەکانمان پێشنیارێکی هەیە بۆمان جێبەجێی بکەین شەڕی حیزبایەتی نەکەین ئەو پەیوەندیانەی کە هەمانە لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکانە کۆتایی پێبێنین بەو شێوەیە پشت لە تورکیا و ئێران بکەین ڕوو بکەینە عراق چکە عراق خۆمان دروستمان کردوێتەوە دەستوری عراق مافی ئێمە گەرنتی کردووە وڵاتێکی وەکو تورکیا اعتراف بە هەرێمی کوردستان ناکە لە ڕێگەی دەستوری عراق و بە گوێرەی دەستوری عراق تەعامل لەگەڵ کوردان ناکە ئەڵێ بە هەرێمی کوردستان لێ باکووری عراق لێرە کۆمەڵێ شوێنی هەیە قۆنسڵیەت و کۆمپانیا وملاولا هیچ شتێکیان بە کوردی نەنووسیوە بە عەرەبی و بە تورکی و بە ئینگلیزی نووسن اعتراف بە زمانی کوردی ناکەن اعتراف بە هەرێمی کوردستان ناکەن ئەی ئەمان برادەرانی ئێمە وازان کەسی کەنیە تورکیا زیاتر لەبەر خاتری تورکیا دژایەتی عێراقەکەن لەبەر خاتری تورکیا دژایەتی کوردی پارچەکانی ترەکەن ئەمانە کۆمەڵێ سیاسەتی هەڵەن ئێمە ئەگەر بەمانە بە خۆمان نابچینەوە ئەم دەسەڵاتدارانەی ئەمڕۆ ئەتوانن لە شوێنی خۆیان بمێنەوە ئەگەر نەشتنەوە خەڵک لەوە زیاتر لیان قبوڵ ناکە چی بکرێ بۆ ئەوەی هەڕەشە و مەترسیەکانی دوو ئیداری و شەڕی ناوخۆوە هەروەها ڕێخستنەوەی سیستەمی سیاسی وڵات با بڵین ئەنجام بدرێەوە ڕێک بخرێەوە جاریشی تر ڕێگە نەدرێتەوە مەسەرن بەم شێوەیە هەڵسوکەوت بکرێەوە مەترسی شەڕی ناوخۆ و دوو ئیداری بێتەوە ئاراوە بەڵام ناوبڕێک وەرەگرین دوای ئەوە من دەگەڕێەوە لای بەڕێزت ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە. بینێرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ مڵێ کاک دکتۆر لەوەیە ڕامگرتی کە چی بکرێ بۆ ڕەوانەوەی هەڕەشە و مەترسیەکانی دوو ئیداری سیاسەتە هەڵانەی خۆمان سنوورێکیان بۆ دابنرێت یعنی سیاسەتی حیزبایەتی بەچی سنوور دامرێت جا ئێستا باسیەوەکەن ئێمە لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە ینی سەرکردە دەوری هەیە وەکو وڵاتە پێشکەوتەکان نییە بە یاسا و بە سیستەم و بە کەڵتوریش دەسەڵاتەکانی دیاری ئەم سیاسەتە هەڵانی کە هەمانە حیزب ئەوەندە گەورە کراوە و پشتمان کردوتە عێراق و بەگوێی دۆستەکانمان ناکەین و بەگوێی دژمنەکانی کوردەکەین و دژی کوردی ترین و ماف و ئازادی خەڵکی هەرێمی کوردستان پێشێ دەکەین بە گۆڕانکاری ئەکرێت لە عەقڵیەتە ئەنجا لە بڕیاری سیاسیە چۆن نەکرێت هەندێک سەرکردەمان هەبووە لە مەرحەلەکانە ڕخنیان لە خۆیان گرتووە من لە بیرم دێ نازانم لەکوێ بوو مام جەلال خوعافیکە وتی تعاقلنا ئەنی عاقڵ بووین هەنی معنایەوێ پێشتر غەڵەتمان کردووە کتێبەکانی ئەوژەرانم خوێنێتەوە چەندان بڕگەیتیایەڵێ لە فڵان شتا غەڵەتمان کرد ئێمە من غەڵەتم کرد ئێوە غەڵەتتان کرد چی و چیوانە ئەبێ کاک مەسعودیش بێتە سەرخەت بڵێ منیش غەڵەتم چونکە ئێستا بمانوێ نەمانەوێ کاک مەسعود بەرزانی ئەزمموی لە هەموو سیاسەکانی کە زیاترە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە پێگەیەکی لە عێراقیشا هەیە لە ناو کوردیشا هەیەتی بەس ئەم کارکتەرە ناگۆڕێت دەمارگیریەکی حیزبی هەیە لە ڕادە بەدەرە نابێ ینی هەندێک جار هەندێک هەڵوێست هەبووە خراپ نەبووە ینی هەندێک هەڵوێستی بەڵام زۆر کەمە بەشی ئەوە ناکات چارەسەری کێشەکان بکەن ئێمە بێ
ئەوانەی لە ئەنجومەنی وەزیرانن کاک قوباد و کاک مەسرور و ئانە واز لە سیاسەتی حیزبایەتی تەسک بێنن ئەوان حکوومەتن حەقیان چییە بەسەر حیزبەوە بۆچی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بۆنەیەکە هێرش بکاتە سەر لایەنێکی سیاسی کاک مەسعود کاک مەسرور کاک باڤڵ ئەمانە ئەتوانن گۆڕانکاری بکەن واز لەو سیاسەتەیان بێنن ئەو سیاسەتە دەمارگیریە حیزبیە سوودی نییە و هەندێک شت کراوە لە ناویەکێتیە هەمووی غەڵەت بوو لە ماوەی ڕابردووە ئەمە کێشەی بۆ ناو یەکێتی دروست کردووە یەکێتی بەلاواز ئەبینرێ لەبەرەوەی ڕکەبەرەکەی چیەکە ئەوەی هەندەی تر لاوازیەکە لەو لاشەوە برادرانی ئەولاش بۆ خۆیان ڕاستە ئێستا کاک مەسعود و کاک مەسرور باڵا دەستن بەڵام ناکۆکی هەیە لە ناو خۆشیانە ئامۆزاکان ینی بەڕاستی ئێمە شەڕی میلەتی کورد و شەڕی داگیرکەرانمان هەبووە نەک شەڕی ئامۆزاکان ئەگەر ئەم گۆڕانکاریانە نەکەن واز لە دەمارگیری حیزبی نێنن بیر لە بەرژەوەندی خەڵک نەکەنەوە سنوورێک دانێن بۆ ئەوی لەوە زیاتر خەڵک نەکوژرێ ئێمە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی بازیان و چەمچەمامان لەبەرچاو کاتی خۆی بەرەی کوردستانی بڕیارێکی داکە ئەو کەسانەی کە چەکیان بۆ حکوومەت هەڵگرتووە ئەی بەخشین بەمەرجێ بەشداری لە ڕاپەڕیندا بکەن ئەمە باش بوو بە زەمانگاوی یەکەمە ئەمە مافی گشتیە بەڵام کۆمەڵێک کێشە دروست بووە لە ئەنجامی شەڕی ناوخوا لە شەڕی جاش و پێشمەرگا لە شەڕی پێشمەرگە و پێشمەرگا لە شەڕی پارتی وەکێتیە پێویستیان بە چەندان کۆنگرە و کۆنفرانسەیە پێویستیان هەموو حیزبەکان ئێستا پارتیش وەکێتیش یەکی مەکتەبێکیانەیە بە ناوی مەکتەبی کۆمەڵایەتیەوە باشە لە دوای ڕاپەڕینەوە مەکتەبی کۆمەڵایەتی چی کردووە بۆ سڵحی ئەو نێوان ئەو بنەماڵانەی نەکردووە کە لە شەڕی ناوخوا کێشەیان هەبووە بۆ سڵحی ئەو بنەماڵانەی نەکردووە کە یەکێک کەسێک چەکداری حکوومەت بووە تەنزیمێکی یەکێتی یا تەنزیمێکی پارتی کوشتووە بێن لە کۆنفرانسێکە لە دانیشتنێکی عشایریە چارەسەری ئەو کێشەیە بکەن و سنووری بۆ دابنێن یا کەسێک کە یەکێکە کوژێ بۆچی ناچێتە دادگا باشە کە تۆ من ێستا شکا دەکەم ئەگەر دادگا لێم نەپرسێتەوە و داواکراو نەچێتە دادگا و ئیلتیزام بە دادگا نەکە من بیر لە شتی کاکەمەوە ئەمە هەرتەنیا بۆچی وایە چونکە دەسەڵاتدارانی ئێرە ئیشیان نەکردووە ئیش ناکەن بەس خەریکی شەڕە حیزبن بەس خەریکی سیاسەتی ئیستیخباراتین لەگەڵ ئەم لا ئەولا کام موامەرە لەو بکە و ئەو موامەرە لەم بکە بۆ ئەوی شکستی پێبێنێ و خۆی باڵا دەستبێت تا کۆتایی سیاسەت دەرەوە نییە سیاسەت دەوەیە تۆ چەند ڕەهەندێکی سیاسی هەیە علاقات هەیە ئابووری هەیە ئاشتی کۆمەڵایەتی هەیە ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستانە نەماوە ئێستا ئێستا سەیری ئەو ڕووداوانەی ڕابردوو کە بزانە خەڵک چیڵێ خەڵکەکە بۆ بە دوو بەشەوە دەسەڵات شتێک گەڵێ خەڵکەکەش دیسان هەندێکی واڵێ هەندێکی کەو ناکۆک لەگەڵەوە مع العلم ئەگەر ئەم کێشانە زوو ئیشیان لەسەر بکرایە سەر بوو ئەمانەمان نەبوو لە ڕووی ئابووریەوە کاڵێ ئێمە لە ڕووی ئابووریەوە هەموو کە زەزانێ لە سیستەمی فیدراڵیا هەرێمە فیدراڵیەکە لە سێ مەسەلا لە سێ بابەتی گرنگە سەر بە ناوەندە ئابووریە پەیوەندیەکانی دەرەوەیە لەگەڵ دیفاع بەرگری ئەمە لە سەرجەم وڵاتە فیدراڵەکان ئەم سیستەمە پێڕەوە ئێمە هاتین سیستەمی ئابووری سەر بە خۆمان سیستەمی ئابووری سەر بەخۆ پارتی وێکێتی هەردووکیان بەرپرسن لێی لەوانەیە بە دەرەجەین بەڵام هەردووشی ڕازی بووە حیزبەکانی کەش ڕازی بوون ئێبە زەمە دژی دەستور بوو دوایەوە گەلی کورد نەک قازانجی لێ نەکرد زەرەری لێکرد تووشی پاشەکەوتی موچە و کەمبوونەوەی موچە و ئیفلاسکردنی کۆمپانیاکان و ئاوارەبوونی خەڵکو و ئەمانە هەموو هات قەرزێکی زەبەلاح و قەرزێکی زەبەلاح نازانم 27 میلیارد دلار هەندێک هەڵەن 35 میلیارد دلار ئەوانەمان لەسرە ئەمە شکستێکی گەورە بوو باشە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر مەمەچێڵێ قسەیەکی نەکردووە نەیوت من غەڵەتم نەیوت داوای لێبوردنەکەم نەیوت بەرنامەیەک دانین بۆی چۆن تەعویزی ئەم هەڵەیەمان بکەینەوە مەسەلەی ڕێفراندۆم هەر عینان شد مەسەلەی ڕێفراندۆم ئەجا دوایەوە شەڕی ناوخۆ لە دوای ڕاپەڕین بە ماوەیەکەوە بوو ساڵی 94 شەڕی ناوخۆ دەستی پێکرد لە 98ەوە خێریان بنووسێ
مادلین ئۆربرایت ڕێگری کرد لە شەڕەکە دروست بێت. وەزارەتی خارجیە بەڵە پارتی وەکێتی شتێکیان کرد بە ناوی ڕێکەوتنی استراتیژی. ئەم ڕێکەوتنە سەرەت استراتیژیە گەرنتیەوەیە کرد کە شەڕی ناوخۆ نەبێتەوە. بەڵام ئێستا ڕێکەوتنە استراتیژیەکەشیان لا بردووە. ئەوەی کە باش بوو بێ نیان کردووە، ئەوەشی کە خراپ بوو بێ کردویانە. چی ئەتوانی ئاوێک بەم ئاگریا بکە خۆمان پێش ئەوەی ئێستا من ناوی ئەو شخصانە مێنە کاک مەسعود کاک باڤڵ خەڵکی ژەبێ قسە بکە یانی بەڕاستی بەسەتر بۆ کاک مەسعود دەست پێشخەری نیە ینی ئەخر دێ دەست پێشخەری نیە مشکلەکە ئەوەیە کاک مەسعود ماوەیەکی زۆریش سەرۆکی هەرێم بووە ئەزمموی زۆرتری هەیە ئێمە داوای لەکەین دەست پێشخەریە بێ حەلەکە هەرەوەیە ئەوان دەست پێشخەریان نەبێ خەڵک دەست پێشخەریە بێ چۆن ینی خەڵکتر قبولی ناکە کاک ئەحمەد ینی بەڕاستی هەندێک شت هەیە مەسلەیەکی کوردیە ئەڵێ سەرفە نەزەر ئێمە لەبەری کورد هیچمان نییە دەوڵەتمان نییە هەر ژێر دەستە بووین ئەم کۆیلایەتی و ئەم بارودۆخە خراپە کە تایە ژیاوین لە ماوەی ڕابردووە لەبەری کورد حکمی کردوین ئیتر خەڵک تەحملی نییە چکە خۆ خەڵکەکە هەمووی ملتەزیم نییە بە مەسایلی نەتەوەیەوە هەموو کەسێک هەموو کۆمەلگایەک خەڵکەکەی بێ دابش بکەی هەندێک کەسێ ئەڵێ قەی ناکە کوردەکە چەند خراپێ بە هەر ئەو حکم بکە بەڵام زۆرینەی وا ناڵێ خەڵک نانی ئەوێ خەڵک ئازادی ئەوێ یعنی ئێستا سەیری کارمەندەکانی کەرکووک و سلێمانی بکە لە ڕووی ئابوووریەوە خەڵکی کەرکووک کوردن مانگانە موچیان هەیە ئەی خەڵکی هەرێمی کوردستان یەک شتێکە بۆیانەوە من دکتۆرم پزیشکم نەخۆشە بینم ئەو نەخۆشانەی کە دێنە لام سەر بە پاسەوانی سنوورن پاسەوانی سنوور عید بە بەغداد وەزارەتی ناو بەڵێن دکتۆر وەرە عملیاتمان بۆ بکە لە ئەهلی بەڵام بمەرجێک تینێکمان بیتێ مەصرفەکەی چەند بووە لە قەسەخانەکە ئەڵێن بۆچی تانە ئەڵێ بۆمان نەگەێڕنەوە هەنی حکوومەتی عێراق ئەگەر پاسەوانێکی سنوور نەخۆشیەکی هەبێ پارەیە تێ بۆی علاجی خۆی بکە ئەی پێشمەرگی فەقیری ئێرە لێرە ینی پێشتر هەندێک نەخۆشخانەی حکومی هەبوون هەموو ڕۆژێ بچووکیانەکەنەوە هەموو ڕۆژێ نەخۆشخانەی حکومی بچووگەکەنەوە و کەمیەکەنەوە نەخۆشخانەی ئەهلی زۆر ئەکەن و فراوانیەکەن خەڵکیش پارەی نییە ینی ئەمە کێشەکانی ئێمەیە ینی گرنگی بە خەڵک نایەن گرنگی بە مافەنەتەوەیەکانمان نایەن گرنگی بە قسە و پێشنیاری دۆستەکانمان نایەن باش ئەمە خراپە لەبەرەوە ئەگەر ئەمانە بەردەوام بێت قسەیە بێ خەڵک بڕیارە ینی لە کۆتایی ئەم ساڵە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێ بەم بارودۆخەوە بەڕای بەڕێستان ینی دیدی ئێوە بۆ پرۆسی هەڵبژاردن بەم بارودۆخەوە ئەنجامەدرێت خۆی وەزعی هەردووکیان خراپە پارتی وێکێتی وەزعی گۆڕان لەوان خراپترە تاڵا چکە گۆڕان بووە بە دوو بەشوەیەسە بەشێکی ئەوەی هەولێری بەرپرسەکانیان لەگەڵ برادرانی ئەولان ئەمانە ئێرەشی بەرپرسەکانیان لەگەڵ ئێران هەرسێ حیزبەکە کە ئێستا لە دەسڵاتە نەوەزیان خراپە لەبەری ئەو پەڕی هەوڵەدەن ئەوەش ئەو بریارەش کە داویانە لە هەژدەی 11 هەڵبژاردن بکرێ بە فشاری دەرەوەیە نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکاوانە هەوڵەدەن ئیشێک کێشەیەک دروستکەن بۆی ئەو هەڵبژاردنە نەبێت یعنی لەوانەیە سێشێک لەو شتانە کە ئێمە ماڵین باسی دوو ئیدارەی و باسی شەڕی ناوخۆ و هەندێک مەشاکل دروستکردن ئەوانە بێ بۆی هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان نەکرێ بۆی بەڕێستان پێتان وایە ئەمە سیناریوەیە بۆی لەوانەیە وابێ هەندێک ڕێی وایە بەڵام ینی چەند مانگێک ماوە بۆ هەڵبژاردن خۆ ئەمان ئەگەر سیاسەتی خۆیان بگۆڕن ڕخنە لە خۆیان بگرن هەندێک شت بۆ نمونە وەزعی کارەبای ئێستا باش بووە نازان بەهۆی ئاوەیە یا بەرەو هەڵبژاردن ئەچین مەسلەی موچە دابینکردنی موچە لە کاتی خۆیان بۆ خەڵک ئەمە شتێکی باشە هێورکردنەوەی ئەو ناکۆکیانی لە بینی پارتی وەکێتیا هەیە باشە ئیشکردن بە یاسا باشە ئەمانە کۆمەڵە شتێکن کە واکە خەڵکەکە هین بێتەوە هێور بێتەوە لەوان بڵێن هەر دەنگیان نەدەینێ ئەگەر وانە بێ خەڵک دەنگیان نادات خەڵک دەنگەدا بەو کەسانەی ترکە لە دەرەوەی پارتی وەکێتی و گۆڕان و حیزبە ئیسلامیەکانە بەڵێ ئەو کاتە ئەمان ئەکەونە لاوە ئەمان کەوتنە لاوە چیە بێ ئەمان هێزی عسکەریان هەیە ئاسایشیان هەیە علاقاتی ئەقلیمیان هەیە ئەگەر ئەو هێزەی کە دێتە پێشەوە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیمانان باش نەبێ ئەو هێزە ناتوانێت بەڵێ جێپێی خۆی گیر بکە لەبەرەوەی کێشەیەکی گەورەتر دروست بڵێ کاک دکتۆریان ئێمە سەرنج بۆ ڕای کێشم
ئێمە جگەلەوەی ینی کێشەوە باسی کێشە ناوخۆیەکانمان کرد کە هەڕەشەو مەترسیەکان تا دێ جدی دەبن و کاریگەری دەبێت لەسەر بژێوی ژیانی خەڵک لەسەر قوارەکە لەسەر سیستەمی سیاسی وڵات بەڵام ئێمە پرسی ینی خاکیشمان هەیە آخر مەسەلەن کەرکووک و ناوچە جێراوەکان کە لە سا پەنجابێکی سنووری باشووری کوردستان پێکێنن ینی چۆن بتوانین ئەو ناوچانە بجێڕینەوە بۆ سەر هەرێمی کوردستان کاک من بڕوام وایە حیزبە دەسەڵاتدارەکان مەسلەی خاک و نیشتمان بە گرنگ نازانن دەسەڵاتی خۆیان بە گرنگ دەزانن ئامادەن خاک بن بە وڵاتێک بەمەرجێ ئەو وڵاتە پشتگیریان بکە بیان پارێزی یعنی ئێستا ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە تا 16 ئۆکتۆبر کەرکووک مادەی 140 جێبەجێ نەکرا بەڵام بە عەمەلی کەرکووک بەدەست کوردەوە بوو بەڵام چیمان کرد لەوێ لە مەسەلە نەتەوەیەکە سیاسەتێکی حیزبیمان بەکارهێنان لە باتیەوەی سیاسەتێکی نەتەوەی بەکاربێنین ئەوەی منیش چاودێریم کردووە بەرامبەر بە پێگاتەکانی تری کەرکووک سیاسەتێکی دیموکراتیمان بەکار نهێنا ئەوان مانوالێ نەکردن کە متأثیر بن بە حکومڕانی و دەسەڵاتی کورد حەز بکەن لەسەر هەرێمی کوردستان بن کەرکووک کوێتەوە سەر هەرێمی کوردستان خەڵکی کەرکووکیش خۆی کاکە من ڕۆژێک هاتم بۆ کەرکووک وتم بە برادەرەکەم ماڵتان لەکوێیە وتی وابزانم سوێراوایە وتی سوێراوای یەکێتی نەگی پارتی گەڕەکە کاشیان دابش کردبوو ئاساییشیان شۆراوی یەکێتی و پارتی ئتریان بەسەری خۆمە ئێکاکە چۆنە بێ ئەمە لە کەرکووکە سیاسەتێکی وا پێڕەو بکەی بێژگە لە شتیکە بێژگە لە شتیکە کە ئیڵێن وایە خاڵێکی تر من نمونەیەکی کە بۆ بێنمەوە هەڵکردنی عەلەمی کوردستان هەڵکردنی عەلەمی کوردستان سیاسەتێکی دیکتاتۆرانەی کورد بوو من ئەو کاتەش تەییدم نەکرد چونکە ئەبوایە ئەو شتە عراقیش ڕازی بووایە تورکمانەکان و عەرەبەکانی کەرکووکیش ڕازی بوونایە دوایەوە کاک ئەحمەد ئێمە کۆمەڵێ بەندی دەستوری هەیە لە دەستوری عێراقا مەسەلەن ئەو مادەی 140 مانوت مادەی 58 مادەی 58 ئەڵێ ئەبێ پەرلەمانی عێراق لە دوو ئەنجومەن پێک بێ ئەم ئەنجومەنی نوێنەرانەی کە تەنیا ئەوەیە لەگەڵ ئەنجومەنی فیدراڵی لەو ئەنجومەنە فیدراڵیە ئەبێ یاسایەکی هەبێ مەسەلە چارەنووسسازەکان وەکو کەرکووک و عەلەم و نەوت و نازانم سربەخۆیی کوردستانەوانە لەو ئەنجومەنە تاوتێ بکرێ و باسی لێ بدرێ و لەو ئەنجومەنەش حەقی ڤیتۆ هەیە ینی کەس ناتوانێت یەکێ خۆی پسەپێنێ بەسەرەویکە ئەمانە ڕۆشتن وڵا چی ڕێکەوتنی سیاسی لەگەڵ هێنا لەگەڵ عێراقا کردومان ئەمە نابێ ئەم شتانە مادەی 120 ینی ئێمە یەکێ لە کێشەکانی ترمانەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە دەستورمان نییە ینی دەستور زۆر هەوڵی بۆ درا مادەیەکی بڕگەیەکی دەستوری عێراق ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان دەستوری هەبێ ئێدەباش لەمە باشتر چی هەیە بۆ دەستورە نییە باش تۆ ئەگەر دەستور هەبێ ڕێگری لە زۆر مەشاکیلەکەی سەقافەتێکی دەستوری ئەبێ سنوور بۆ دەسەڵاتی ئەم تەنانەت دادوەری و دەسەڵاتی شتەکان جیابێ سیستەمی جێبەجێ مافی خەڵک هەیە مافی دەسەڵات هەیە نایکەن ینی ئێمە ئیشمان نەکرد ینی لە هەرێمی کوردستانە تەنیا هەندێک ئیشی خراپ کراوە مەسەڵەن هەندێک ئاماژەم بەوە کرد بوو سان ڕیفراندۆم پێمان خۆشە کورد داوای سەربەخۆیی بکە بەڵام کە کاتی نەبێ کە زەمینەی ناوخۆی کوردستانی و عێراقی و جیهانی لەبار نەبێ هەموو بڵێن وەختی نییە مەیکە خراپە تۆ بوەستین ڕایگرین ئەمەیە مەسەلەکە لە کۆتایە زۆر سواس بۆ دکتۆر فایق گوڵپی پزیشک و سیاسەتمەدار سواس بۆ شرۆڤە و زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش کاک ئەحمەد بەخێر بێن سەرچاو سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بینەرانی بەڕێز و خۆشەویستە بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامەران بن